بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت عزیزان و خۆشەویستانی پێیان خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم دکتۆر هاوکار لە بەرنامەیەکی دیکەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆنا پێتان شاد دەبینەوە بۆ هیوای کە ئەو بابەتە تایبەتەی کەم شەو ئامادەمان کردووە بۆتان و قسە و گفتوگۆی لەسەر دەکەین لەگەڵما بن کە دڵنیام بابەتێکی زۆر تایبەت و سەرنجڕاکێش دەبێت. سڵاوتان لە بەبینەرانی خۆشەویست دیارە کۆتا بەرنامەیە سەبارەت بە کۆرۆنا پێشکەشی دەکەین. دواتر لەباری تەندروستیەوە بەرنامەی تەندروستیمان بەردەوام دەبێ واتە لەگەڵتان دەبم بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بەرنامەی تەندروستی ڕەنگە تایبەتی بکەین بە ڕەمەزان و ئەو بابەتانەی کە پێویستە لە ڕووی تەندروستی و بیزانین لە ڕەمەزاندا بەڵام ئەم شەو کۆتایی بە بەرنامەی لەگەڵ کۆرۆنا دەهێنم لەگەڵ هاوکارم کاک جەلال. زۆر باشە بینەرانی عزیز دیارە پێشەوەی کە بچمە لای داتاکان و بەرەبەرە دەبێت داتاکانی کۆرۆنا ئەو دیوەی پیشان بدەین کە چاکبوونەوەیە زیاتر و خەڵک چاک دەبێتەوە لە کۆرۆنا توش بووەکان بەتایبەتی لەسەر هەرێمی کوردستان چکۆ مەترسیەکانی کۆرۆنا بەتایبەتی لە هەرێمی کوردستان و عێراقیش خەریکە ئیدی مەترسیەکان نامێنن بەڵام ئەو تەوەری کە بۆمان ئامادەکردوون لێکەوتە ئابوووریەکانن لە بابەتی کۆرۆنا چکۆ بیرمان نەچێ لە دەستپێکی سەرهەڵدانی کۆرۆنادا باس لەوە کرا کە ئەمە شەڕی بازرگانی نێوان چین و ئەمریکایە بەڵام ڕەنگە باس و خواسەکە زۆر لەوە گەورەتر بێت میوانێکی تایبەتم هەیە بۆی کە قسە لەسەر و بابەتە بکەین بەڵام پێشەوەی کە بچینە لای میوانەکەم دەچمە لای هەندێک لە داتا و ئاماری تایبەت بە کۆرۆنا لە عێراق و هەرێمی کوردستان و پارێزگاکانی هەرێمی کوردستان دەستپێک دەچمە لای داتاکانی عێراق بزانین لە عێراقدا چەند توش بوومان هەیە دیارە لە عێراق ژمارەی توش بووان 1631 توش بووە چاک بوونەوە 1146 توش بووە واتە 1146 توش بوو چاک بوونێتەوە لە کۆی گشتی توش بوواندا لە عێراق 83 حاڵەتی مردن بە ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا تۆمار کراون کە خۆشحاڵین بەوەی کە لە مای 24 کاتژمێری ڕابردوو لە دوکتۆر هیچ حاڵەتێکی مردن لە هەرێمی کوردستان لە عێراق بەتایبەتی تۆمار نەکراوە لە پاش عێراق دەچینە لای داتاکانی هەرێمی کوردستان بابزانین لە هەرێمی کوردستان ئامارەکان چۆنن لە هەرێمی کوردستان 337 توش بوو بە ڤایرۆسی کۆرۆنامان هەیە لە کۆی 337 توش بوو 303 کەس یا 3 توش بوویان چاک بوونەتەوە 4 حاڵەتی مردنمان هەیە هەندێک لە حاڵەتەکانی دیکەش ئەکتیڤن واتە نزیک بە 30 حاڵەتی ئەکتیڤمان هەیە لە هەرێمی کوردستان کە لەژێر چاودێری وردی پزیشکیدان و بۆ هیوای کە هەرچی زووانش چاک ببنەوە بگەڕنەوە ناو خێزانەکانیان دەچمە لای پارێزگاکانی هەرێمی کوردستان دەستپێک دەچمە هەولێر لە هەولێر کۆی توش بووان بە ڤایرۆسی کۆرۆنا 169 توش بوو لە ئێستادا 159 توش بوویان چاک بوونەتەوە تەنها 18 توش بوومان هەیە کە لە نەخۆشخانەکاندا ماون و لە ژێر چاودێری پزیشکیدان لە پارێزگای هەولێر لە دوای هەولێر دەچینە پارێزگای سلێمانی لە سلێمانی 131 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تا ئێستا تۆمار کراوە کۆی گشتیان 122 کەسیان چاک بوونەتەوە بەداخەوە 4 هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا نەخۆشی درێژخایەنیان هەبوو جانیان لەدەستدا و لە ئێستادا لە سنتەرەکانی چارەسەری کۆرۆنا لە پارێزگای سلێمانی تەنها 5 کەیس ماون کە ئەکتیڤن و هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان لە پاش سلێمانی دەچینە پارێزگای دوهۆک خود هەڵەبجە پارێزگای هەڵەبجە کۆی گشتی توش بووان لە پارێزگای هەڵەبجە 22 توش بوو یا 22 حاڵەتمان هەبوو تا ئێستا 15 توش بوویان چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە ناو ماڵەوە لە کۆی ئەوانەی کە ئێستا لە سنتەری چارەسەری کۆرۆنا لە هەڵەبجەدا ماون و چارەسەریان بۆ بکرێت یا خۆت لە ژێر چاودێریدان تا ئەو کاتێک کە پاک دەبنەوە لە ڤایرۆسەکە تەنها 7 حاڵەتمان ماون لە پارێزگای هەڵەبجە کە ئەوانیش چاک ببنەوە لە دوای هەڵەبجە دەچمە پارێزگای دوهۆک کە وەکو یەکەمین پارێزگای هەرێمی کوردستان و عێراقی کە پاک بووەتەوە لە ڤایرۆسی کۆرۆنا کۆی گشتی توشبووان لە پارێزگای دوهۆک تەنها 15 حاڵەتمان هەبوو هەر 15یان چاک بوونەتەوە و لە ئێستادا ناوەندە تەندروستیەکان تایبەت بە چارەسەری کۆرۆنا یا و شوێنانەی کە ئامادەکرابوون خاڵین و هیچ توشبوویەکی کۆرۆنایان تێدا نییە کە ئەمە زۆر مای دڵخۆشیە دیارە دکتۆر دەمێ بزانم زانیاریە تازەکان لەسەر بارودۆخی کۆرۆنا لێکەوتەکانی چی هەن وەک دەزانین سپاس بەخواوەی لە پەیوەندی بە کوردستانەوە هەیە نزیکەی 96 کاتژمێرە هیچ کەیسێ تۆمار نەکراوە کەمە جێگای دڵخۆشیەوە هەمومان ئاواتەخوازین کە بە تەواوی لە وڵاتەکانی دراوسێشمانە نەمێنێ چونکە لە ڕاستیدا ئەمە پێویستە شتێک بزانین کاک جەلال ئەگەر لە وڵاتەکانی دراوسێشمانە بمێنێت ساڵێکی دیکە زستان لە کاتی وەرزی سەرمایە گونجە دووبارە کۆڕۆنا بێتەوە کوردستان دووبارە بارودۆخە دروست ببێتەوە کە هیوادارین ئینشاءڵڵا وانە بێ
ئەوەی کە زانیاری نوێیە چەند بابەتێک لەوانە FDA کە ڕێکخراوی دەرمان و خۆراکە ڕێکخراوێکی ئەمریکیە باز لەوە دەکات بۆ یەکەمین جار دوێنێ تێستێکیان دۆزیوەتەوە تێستکردنی کۆڕۆنا واتە بۆ پشکنینی کۆڕۆنا کە لە ماڵەوە دەکرێت کە بەم زوانەی خەنە بازارەوەواتە هەر کەسێ لە ئێمە دەتوانێت تاوان ئەمە بۆ وڵاتە ئەوروپیەکان گونجاوک لە ئێستادا کۆڕۆناتیانە تەشەنەی کردووە لای خۆمان نییە واتە هەر کەسێک دەتوانێم تێستە بکڕێ بۆ منە بیزدانەیەکی لێکرێ لە ماڵەوە هەر کات گومانی کرد بۆ خۆی بۆ مناڵەکەی بۆ کەسێکی پشکینەکە ئەنجام دەدا لە ڕێگەی لوتەوە ئەکرێواتە بەشێک لە شلەی ناولود وەرەگری دواتری خەیتە ناو جیهازەکە و پێت ئەڵێکە ئایا توشبووی کۆڕۆنا یاخودنا ئەمە یەکێکە لەو زانیاریانەکە بەدڵنیایە مەسوودێکی باشیە بێ بۆ کەمکردنەوەی ئەو بەرکەوتە و لێکەوتانی کە ئەگونجە ڕووبدا لە کاتی چوونی هەر کەسێک بۆ نەخۆشخانە بۆ ئەنجامدانی پشکنی بابەتێکی دیکە بریتە لەوەی کە ڕێکخراوی WHO دووبارە دڵنیایی دەدات لەوەی کە ڤایرۆسەکە دروستکراو نییە کە ئەمە گومان کراوە بەڕاستی هەندێک لە ئەوەندەی من هەرچەنە مەزانستی نیە ئەمی کە منەڵێن بەڵام بەرنامەکە ڕۆمان زیاتر لێکەوتە سیاسی و ئابوووریەکانێتی هەندێک لە شارەزایان گومانیان خستوەتە سەر ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO کە گوایە لەم بابەتەدا پشگیری لە چین ئەکات ئەڵێ سروشتی بڵاو بووەتەوە دروستکراو نییە کە هەرچەندە ئەویش خۆی ڕاستەوخۆ خۆی توێژینەوەی نەکردو بەڵکو توێژینەوەکان نەخڵەکە بەڵام ئەمە بابەتێکی دیکەیە هەروەها کۆتا بابەتی نوێیە کە ئەوەی خوێندبێتمەوە ئەمڕۆ لەسەر کۆڕۆنا ئەوەیە کە CDC بڵێن ڕێکخراوی کۆنتڕۆڵکردنی نەخۆشیە گوازراوەکان لە ئەمریکا هۆشداری داد ئەڵێ زستانی داهاتوو کۆڕۆنا بە بەهێزتر لەم بارودۆخی ئێساسا بەهێزتر یا بێهێزتر بەهێزتر زۆر باش واتە ئەو هۆشداری دەدات دەڵێ کۆڕۆنا زستانی داهاتوو بارودۆخێکی لەمە خراپتر دەخڵکردنێک هیواداری وانە بێ ئینشاءالله. زۆر سپاس دکتۆر دەچمەلای ناوەڕۆکی بابەتی بەرنامەی ئەم شۆمان ڕووبەڕووبوونەوە لەگەڵ کۆرۆناکە تایبەتە بە لێکەوتە ئابوووریەکان یاخۆ ئەگەر بیرتان بێت لە دەستپێکی سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا باز لەوە دەکرا ئەمە شەڕی بازرگانی و ئابووری نێوان زلێزەکانە بە تایبەتی ئەمریکا و چین لە ئەڵمانیاوە میوانێکی تایبەتم هەیە کە ویش بەڕێز دکتۆر دڵشاد دکتۆر فوات هەرتەلی شارەزای ئابووریە دەمەوێت ئەم بابەتە لەگەڵەوە زیاتر تاوتوێ بکەین کاک فوات زۆر سپاس بۆ دەرفەتە پێشوەی کە بچمە سەر بابەتە ئابووریەکە دەمەوێت بزانم بارودۆخی کۆرۆنا لە ئەڵمانیا چۆنە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله صلاة إخوة لأولا بنراني تلفزيوني كنالي بياميش بێگومان معلومی جنابتانە بینی کۆڕۆنایەکە بە شێوەیەکی بەرفراوان بڵاو بۆتۆ بە هەموو جیهاندا ئەڵمانیاش بێبەش نەبووە ئەویش تقریبا نزیکەی 150,000 کەس تووشی بووە هەتا ئێستاکە نزیکەی 5,000 قوربانیشی لێ کەوتۆتەوە و جگە لە زیانە ئابوووریەکانش یەکجار زۆرن بەڵام وەکو دەرهاوشتە توشبوانی نەخۆشیەکە شتێک کەمتر زیاتر ئەمە نابێتە قیاس بەڵام نزیکەی 150,000 کەس توش بوو بە 5,000 قوربانیشی لێ کەوتۆتە تا ئێستا. زۆر باشە زۆر باشە کاکفات دەمەوێت لەوێەوە دەست پێ بکەین دەستپێکی سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا زۆر باس لەوە دەکرا کە ئەمە شەڕی ئابووری نێوان ئەمریکا و چینە بەڵام ئێستا قسەیەکی تریش دەکرێت لەوەی کە ئەمە شەڕی ئابووری نێوان یاخۆت شەڕی نێوان گلۆبالیست و ئاینزاکانی دیکە ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان ئەهلی کتابن یاخۆت باگراوندێکی ئاینیان هەیە ئایا ئێستا سەرەتا لە چین و ئەمریکاوە دەست پێ بکەین هەرچەندە توێژینەوە زانستیە پزیشکیەکان زیاتر ئەوە بە درۆ دەخەنەوە کە گوایە ئەمە شەڕی ئابووری بێ من دەمەوێت بزانم لێکەوتە ئابووریەکان چەند جامێکمان دەدەن بەدەستەوە بە تایبەتی لە ئێستادا کە دەبینین چۆن نەوت هاڕێ کردووە و لە هەندێک شوێن وەک ئەمریکا کە باز دەکرێت زیانێکی ئابووری زۆر زۆری بەرکەوتووە. بێگومان قسەی زۆرەکەی دەربارەی دروستکردن و یاخود دروستبوونی ئەم ڤایرۆسەوە ئەوەی کە تا ئێستاکە کە من لای یەکەم ڕۆژەوە توێژینەوەم لەسەری کردووە هەموو ئەو قسانێک کە لەسەری کراون وردەکاریم بۆ کردووە هەتا ئێستاکە قسەتان بۆکەم هیچ شتێکی سەلمێنرا و باوەڕ پێکراوم دەست نەکەوتووە هەر هەمووی قیلە وەقالێ وتویەتی بۆیە تا ئێستاکەش من بەش بە حاڵی خۆم لە پەیجەکەی خۆشمادا لەو مۆزوعدا بێدەنجیم هەڵبژاردووە چونکە هیچ بەڵگەیەکی سەلمێنراوم لەسەر نییە کە ئایا ئەمە دروستکراوی سینە دروستکراوی ئەمریکا شەڕی نێوان وڵاتە زلهێزەکانە یاخود شەڕی اقتصاد هەتا ئێستا ئەم قسانە کە گوایە عەلە ئەساس یەکەم جار وتیان بیل گێتس
41 ملیاری تەرخان کردووە بۆ دروستکردنی ئەم ڤایرۆسە و لە ناوبردننی زۆر بە زۆری دانیشتوانی سەرزەوی ئەمە وەکو وتم قیلە وەقالە بوو وتی بوو دوای وتیان ئەم پرۆفیسۆرێک کە ئەمریکا دەستگیری کرد کە زانیاری ئەدزیە بۆ بابن لە ئەمریکاوە ئەدزی بۆ سینەوە بە هەمان شێوە ڕاستە ئەمە پرۆفیسۆرە گیرە باڵم جاسوسی ئەکرد بۆ سینە بەڵام هیچ پەیوەندی بە دروستکردنی ڤایرۆسەکەەوە نەبوو ئەمە هەر وەقیلە وەقالە دەرچوو وتی دەرچوو بۆیە چەندین بەڵگەیتر هەبوو لەسەر قسانە کە توێژینەوەم لێ کرد ئەو مەوزوعانە هیچ ئەسڵ ئەساسی نەبوو لە ڕاستیەوە دوور بوو هەتا ئێستاکەش لە لێکۆڵنەوە بەردەوامم هەتا یەک لای نەبمەوە ناتوانم قسەی 100% لەسەر بکەم بڵێم ئایا کام دلیل ڕاستە بۆیە ئەو دلایل کە تا ئێستاکە هینە هەبوونە هەر هەمویان درۆ بوون و ئەسڵ ئەساسیان نەبووە زۆر باشە کەواتە ئەگەر سێری لێکەوتەکان بکەین دەبینین کاکتۆر بۆ نمونە نرخی نەوت لە $70 هاتووەتەوە بۆ ژێر $0 بەڵام نرخی دەمامەکێک لە 25 سنتەوە چووەتە $25 چوەتە $30 ئایا ئەمە لێکەوتەی ئابووری تەبان کۆرۆنایە ئەمانە چیمان پێ دەڵێت و ئەم گۆڕانە ئابووریە و ئەو زیان ئابووریە زۆرەی کە بەر ئەمریکا و ئەوروپا کەوتوون چ نەتیجەیەکمانەدا بەدەستەوە خۆی ئەمە بەڵگەی ڕاستەقینەیە بەوەی کە ئێمە سەیری ژمارەی ئەو تریلیۆنات دۆلارەی کەشی ئەوروپا و ئەمریکا هەموو دیان بەگشتی بووە بۆی بۆمان ڕوونە بێتەوە هیچ کەسێک تازانجی نەکردووە لە دروستکردنی ئەم ڤایرۆسە بەینە قەوسین ئەگەر ئەم قسەیان ڕاست بێ بۆیە ئەگەر بە ژمارە ئێمە وەڵامی ئەم شتانە بدەینەوە ئەو قسانە و ئەو بوختانانە کە دروست دەکرێت بۆ دروستکردنی ڤایرۆسی کۆڕۆنا هەمووی پوتەڵە بێتەوە چونکە هەموو جیهان ئەگە حساب بکەین زیاتر لە $30 تریلیۆن زیانی بەرکەوتووە چین لە هەمویان زیاتر ئەمریکا هەروە یەکێتی ئەوروپا هەر ئەوە کوردێکی کوردستانیش هەروە کەواتە هەموو زەوی زیانێکی یەکجار زۆری بەرکەوتووە هەر کەسێک کە پلێت دروستی کردووە ئەبێ بە ئامار جوابی بدەینەوە بکا کە ئەمە زیانانە چیمان پێڵێ لە کاتێکا بینی ئەو نەوتەی کە باست کرد بۆ نمونە لەبەرچی توش ئەو نەوتە دابەزیە ئەگەر تەماشا بکەین ئێمە پێشی کۆڕۆناکە بەکاربردننی نەوت ڕۆژانە پێویستە بە 9 ملیۆن بەرمیل نەوت بەڵام بەهۆی کەرەنتینەکردنی خەڵکەوە زیاتر لە 3 ملیارد کەس کەرەنتینە کراوە بە هەزاران کارگە و شەریکە و فیرما داخراون وای کردووە کە زیاتر لە 30 ملیۆن بەرمیل ئێمە کاری پێ بکەین ڕۆژانە و لە دوای چەند مانجێک ئەوجا رووسیا و بابلن جەماعەتی ئۆپێک و رووسیا و بابلن ئەوانە هەوڵیاندا 20 ملیۆن کەم بکەنەوە هەتا ئەمڕۆژ کە قسەی تێداکەین 10 ملیۆن ڕۆژانە 10 ملیۆن بەرمیل ڕۆژانە زیاتر و بەرهەم دێت لە کاتێکا بەکاربردن کەمترە بێتەوە لە ئەنجامی ئەم هەڵکشان و داکشانە بێت زۆر ئاساییەکە ئەو شتێک کە تەڵەبی لەسەر نامێنێت بشێت وەکو ئەو نەوتێکە بینیمان تیکساز و نەوتەکانی برێنت و هەر هەموو نەوتەکان دەچە شکان لەبەرز لەبەر ئەوەی بەهۆی کەرەنتینەوە و بەهۆی ئەو زیانەی کە بەر هەموو جیهان کەوتووە لە ئەمریکا و هەتا هەموو کوردەکانی کوردستانیشی گرتوت بەڵام دکتۆر شتێک دەوترێ دەڵێ ئەم زیانە ئابووریە بە دۆلار کاتێک تەخمین دەکرێت بۆ ئەمریکا یاخۆت بۆ بنەماڵی ڕۆسفێلد هیچ شتێکی ئەوتۆ نیە چکە خۆیان دۆلار چاپەکەن و دیارەکە تێچوویەکی زۆر کەم بۆ ئەوان تێدەچێت لەوەی کە بیانەوە دۆلار چاپکەن ئایا ئەو ڕێژە زۆرەی کە زەرەر بەرە ئەوروپا و ئەمریکا کەوتووە بەڕاستی بەر ئەمریکا کەوتووە یاخود ئایا بنەماڵی ڕۆسفێلد ناتوانن یاری بەم بە دۆخ و هاتنە پێشەوەی ڤایرۆسی کۆرۆنا بکەن لە ڕووی ئابووری و سیاسیەوە خۆی ئەمە دوو بازنەی زۆر جیاوازە کاڵەی بازنەی حکوومەتەکان کاڵەی ئەمریکا جیاوازە لە بنەماڵی ڕۆتشیلدا ناوە کاگەداردا واتە قەڵغانی سوور ناوەکە ئەڵمانیا ئەمریکاش خۆشی لەناو ئەو بازنەی ڕۆتشیلد و ڕۆکەفێلە و مۆرگان و ئەو جەماعەتن هەموو دیان ئەمریکاش تۆ قەرزداری ئەوانن و لە ساڵی 1913ەوە تاپەمەنی دۆلار ئەمریکانیە کە ئەڵێن ئەمە دۆلاری ئەمریکی ئەمە قەدیم بوو پێش ساڵی 1913 پێش سەرۆکایەتی ویلسۆن بوو کە ئەو کاتە دۆلار ئەمریکی بەڵام لە ساڵی 13ەوە کاتێک کە ویلسۆن لە ساڵی 1923 ساڵێک پێش وەفاتکردی گوتی گەورەترین خیانەتم لە ئەمریکایەکان کرد بەوەی کە تاپەمەنی دۆلارم کەستە ژێر کەرتی تایبەتەوە ئەمریکاش خودی خۆشیە ئەگەر ئێستا لێ بدەن دێبت وۆڵد واید کان دێب USA لێ بدەن 24 تریلیۆن زیاترە قەرزدارە ولا هەم ترکیەشدا چەندین هەزاران دۆلار زیاد دەکات کە ئەمریکاش خودی خۆی قەرزداری بە
بنەماڵی ڕۆچیلد و ڕۆکۆفێلە و جەماعەتەکانی ترن کەواتە تاپەمەنی کە زۆر کەس وازانانی ئەڵێ کاکە بە دوگمەیەکە دای ئەگرێت نەخێت ئەو دوگمەیە بەدەستی حکوومەتی ئەمریکای نییە بەڵکو بەدەستی بنەماڵەکانەوەیە بۆیە دوشتی زۆر لێک جیاوە ئەوانیش بە قەرز ئەدەنە ئەمریکا سەنەداتی لێ ئەکڕن و قەرزی ئەدەنێ و هەماش وەقت ئەدەنە هەموو جیان تەقسیمی بانکی تەنە سای پلوسەر بنوت دێر دەستی ئەوان زۆر باشە کاک دکتۆر باسێکەیە دەوترێت لەوەی کە کۆرۆنا ئامانجلەی شکاندنی دۆلار بوو ئایا ئەمە تا چەندە ڕاستە و ئەو بۆچوونانە لەکوێوە دێن چۆن ئەمە سەرچاوە دەکرێت کە کۆرۆنا دەیانوێت زیان لە دۆلار بدەن و بەدیلی دۆلار پیا بکەن بۆ وەکو دراوێکی جیهانی خۆی پیلانی مەسەلەی نەمانی دۆلار یاخود کارکردن بە دۆلار لە پیلانی چینی رووسیا و ئێران و هیندستاندا هەیە کە لە 16/4/2016 کۆبوونەوەکیان کرد سینەوەە بۆی کە هیچی کار بە دۆلار نەکە لە نێوان خۆیان دەبە تورکیاشتەوە بۆی کە ئەگەر کاڵایەکان لە یەکتر کڕی دابیان رووسیا و تورکیا و چین و هیندستان بە پارەکانی خۆیان لە یەکتر هیچی تر کار بە دۆلار نەکەن هەر لە بەرنامەیاندا هەیە بۆیە تێشەکەن ئەڵێن کۆڕۆنا بۆ نەمانی دۆلار بۆی وانە پیلانەکە وایە پاپەکانی کۆڕۆنایەکە من پێم وانە چونکە تا ئێستا هیچ بەڵگەیەک تەلمێنراو نییە بڵێن کە بڵێ بۆ ئەوەیە ئەجینا ڕاستە ئەو پیلانە لە ئارادای بۆ یەکتر کار بە دۆلار نەکەن بۆیە ئەمریکا زۆر هەوڵ لە شێبەرچێتدا بۆی کە ئەم هاوپەیمان لە نێوان ئێران و تورکیا و هیند و سین و رووسیا تێک بدا بە هەر جۆرێک بۆی کە ئەمە نەچێتە بواری تێبەجێکردنەوە بۆی کە دۆلار نەمێنێت بۆ چونکە دۆلار تاریخەکەی دوور و درێژەکە مەجاالم دێت لەوانی بە 2 دقەیەک بۆ تاوی بکەم زۆر باشە لە پەیماننامی بریتون وت کاتێکە دۆلار بە جیهانی کرا بەوەی کە بڕیاردرا بۆ هەر ئۆنسێک زێر کە 31.1 گرامە ئەیار 24 لە 6 زێر دابن بۆ $25 یعنی کەواتە بابنجیان ئەم دێر کە گوای ئەمە $100 18 میسقات زێر کاتێک دیگۆڵ هات ساڵی 1960 کەسی ئەو هەموو پارێکە یا بێچێت کاتێ ئەو هەرزی بەو دارە ئەو هەموو زێرە لە جیهاندانی دۆلارێک یەک زێردا بنێن زۆر باشە کاکتۆر دیارە گرفتێک لە جەنگتا هەیە بۆی کە مادام شتەکە جاتایە و ئابوووریە ناکرێ هەندێک پسڕی تێکەوێت ئەگەر ئیزن بی لە پاش کەمێکتر دێنەوە لات بۆی کە هاوکارانەوە گرفتەمان بۆ چارەسەر بکەن بۆی کە بزانین لێکەوتە ئابوووریەکان بە تایبەتی لە پاش کۆرۆنا کە ئێستا بەرەبەرە دیارە لێکەوتە ئابوووریەکانی پێوە دیارە لەوەی کە دابەزینی نرخی نەوت و بە تایبەتی هەندێک پرسی دیکەشن کە ڕەنگە وەک میوانەکە ئاماژەی پێکرد لە دەرەوەی تەنانەت دەسەڵات و حکومڕانیەکان دابێت کە ئەوەی زۆر مای خۆشحاڵیە کە هەرێمی کوردستان تا ئێستا هەم لە ڕووی خودی ڤایرۆسەکەەوە زیانێکی و تۆی بەرنەکەوتەوە هەم لە ڕووی ئابوووریەکەەوە چووکە پێشتریش بە جۆرە لە جۆرەکان لە ڕووی ئابووری و دۆخی هەرێمی کوردستان خراپ بوو جارێ ڕوون و ئاشکراش نییە بەرەوکوێ دەڕوا بە تایبەتی لە عێراقدا لە ئێستادا ئەنجومەنی باڵای ئابووری عێراق خۆی بۆ دابەزینی نرخی نەوت کە هاتوۆتە خوارەوە و زیان و مەترسیەکانی هەیە خۆی بۆ ئامادە دەکات و بابەت و پرسی جیاوازیش لە ناو ئەنجومەنەکە دەوروژێنرێت لەوەی کا بە تایبەتی موچەی فەرمانبەران کەم بکرێتەوە یا خۆت ئابووری هەرێمی کورد ئابووری عێراق بەگشتی ڕۆکوێ دەڕوات دەگەڕێمەوە لای میوانەکەمان لە ئەڵمانیاوە کاک دکتۆر ئەگەر ینی نەچمە لە بابەتەکەت لێ دوور نەکەومەوە لەسەرەوەی کە ئایا دۆلار چۆن دەتوانرێت زیانی پێ بگەێنرێت و ئێستا ئایا هیچ زیانێک بەرخودی دۆلار کەوتووە تا ئێستا یاخود نا بەڵێ داوای لێبوردەکەم بەو پترانێکە ڕوویدا گەشتمە سەر ئەوەی کە کاتێک لە کۆتایەکانی ساڵی 60ەکان کاتێک چارلی دیگۆڵ سەرۆکی فەڕەنسای ئەو کاتە کە سەیری کرد ئەو هەموو دۆلارە هاتۆتە جیهان بۆ بنیادنانەوەی جیهان دوای جەنگی دووەمی جیهانی ئیتر سەری سڕمان لەو هەموو دۆلارێکە بە جیهان کراوە ئیتر داوای لە ئەمریکا کرد وتیت من تا ئێستاکە 161 ملیۆن دۆلارم قەرز کردووە لە سندوقی نەقدی دووەلی و لە بانکی دووەلیە
ئادەی کۆ ئەو زێڕانەی کە من ئەمێ ئێستاکە زێڕەکانی خۆم بدەنەوە کاتێک کە سەیریان کرد زێڕی دانراو نەی ئەکردە 105 قەرزەکانی سەر فەڕەنسا باشە ئەوە بوو چاڕی دیگۆڵ کاتێک کە هاتەوە لە کۆنگرەیەکە ڕایگەیان وتی خەڵچینە ئێمە چەواشە کراوین لە پەیماننامەی بریتون ووت بۆی کە گوایە دۆلار زێڕی لەگەڵ دانراوە لەگەڵ ڕاگەیاندنی ئەم قسەی چارلی دیگۆڵ سەرۆکی فەڕەنسا ئیتر دۆلار ڕێژەیەکی بەرچاو شکا ئیتر تا ساڵی 71 ئەوە بوو نیکسۆن سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا لە 15 ساڵی 1970 بەڕەسمی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن دەرکەوت ئەمەی ڕاگەیان وتی خەڵچینە بەڵێ لێرە بەدواوە پەیماننامەی بریتون ووت نەما بەوەی کە ئێمە بۆ هەر 35 دۆلارێک 1 ئۆنس زێڕ دابنین کەواتە ئەو کاتە بەڕەسمی ڕاگەیاندرا پاش ڕاگەیاندی چارلی دیگۆڵ کە کەشفی کرد ئەمە بوو دۆلار شکا کە شکا خەڵکی ڕویان لە زێڕ کڕین کرد هەموو جیهان بۆی کە زانیان چەواشە کراون هەتا ساڵی 1970 ئەم چێشمە لە نێوان جیهان و لە ناوخۆی ئەمریکا بەردەوام بوو بۆی کە دۆلارەکە وەلەو تەزویریشە یعنی زێڕی لەگەڵدا نەدراوە وەکو ئەندریاس پۆپ ئەڵێ ئەگەر وشەکە جوان بێت ئەڵێ تەوالێتن پەپیە واتە ئەم دۆلارە کلێکسی تەوالێتە هەر بەو نەسا ئەمە دانیێلە گانزا پرۆفسۆرێکی سویسریە ئەندریاس پۆپ ئەڵمانیا هەمویان بەو ناوە ناوی ئەهێنن کە تەواکە مادەم زێر لەگەڵ دانرێت تەنها چاپ ئەکرێ و بەبێ هیچ شتێک لەگەڵدا بندرێت هەتا ساڵی 1973 هێنری کەیسەنجەر وەزیری خارجی ئەو کاتی ئەمریکا چوە لای مەلیک فەیسەڵ وتی ئەگەر بێت و تۆ ئەو دۆلارە تەزویرەی ئێمە ڕەوازی پێ بدەیت بەوەی کە ئێوە خاوەنی نەوتێکی زۆرن ئەگەر بێت و ئەم نەوتە بە زێر نەفرۆشی بە دراوەکەی خۆتان نەفرۆش تەنها بە دۆلار نەبێت کەواتە پێترۆ دۆلار بیکەی بە پێترۆ دۆلار ئەم ڕەوازدانە بەو دۆلارە تۆ ئەو کارەمان لەگەڵ کە ئێمەش سێ پیاوەتی لەگەڵاکەیت وتی یەکەمیشت ئینقلابی عسکەری بەدەستی ئێمە لە هەموو جیهاندەك خۆتان ئەزانن وەکو لەناوبردننی عەدنان مندەڕیس و لەناوبردننی محەممەد مصدق و ئیتر چەندین سەرکردەی جۆن کەنەدی و ئیتر ئەوانەی ئەبراهام لینکۆڵن و ئەوانە کۆمەڵی سەرکردە بوون هەموو بەدەستخوانە ناوبردن وتی خۆت ئەزان ئینقلابی عسکەری بەدەستی ئێمە ئەگەر تۆ بێت و پێترۆلەکە بە دۆلار بفرۆشیت ئێمە ئینقلابی عسکەری بەسەردا ناکەین دووەم شت ئێمە ئەدکەین بە مەلیکی خەلیجە تۆ توانی غڕامیان بکەی گوێتکیان ڕابچێشی هەر بەو نۆستە تۆ ئێستا حەساری هاشۆتە سەر قەتەڕ و وەکوێت و ئیمارات و ئەوانە بە ناچاری ئەوانش بە گوێڕایەلی سعودیا بن بۆی کە قەتەڕ حەسار بدەن سێم پیاوەتیشکە لەگەڵ تا بکەین هەرچی سیلاح و تەکنەلۆژیای نوێمان هەیە نافرۆشنە هیچ کەس هەتا تۆ هەبێت بۆی کە هەم دیفاع لە کورسەکەی خۆت بکەیت و هەم دیفاع لە پەیماننامەی پێترۆ دۆلارەکەش تا بکەیت ئەو بوو پەیماننامەی پێترۆ دۆلار هاتەکایەوە ئەو جیهان کە هەموو پێویستیان بە نەوتەکە بوو ئیتر بە ناچاری ئەبێ بچن ئەم دۆلارە تەزویرە بکڕن بیدەنە دەستی مەلیک فەیسەڵ و بنەماڵەکەیە بۆی کە نەوتیان بدەنێ ئەو دەستینە هەموو جیان یەکێتی ئەوروپای هەموو پێویستیان بە نەوتەکەیە نەوتەکەی بەچ بکڕن بە دۆلار بۆ توکە پێترۆل لە دۆلار با بڵێن مارە کرا و تەواو پرۆسی هاوسەرگیریەکان پێکەنا تا ئەمڕۆکە بۆیە لەو کاتەوە لە 73ەوە هەتا ئەمڕۆکەش قسەی تداکەین ئەو وڵاتانێک کە تۆزێ ئەیانەوێت با بڵێن یەکتر بگرن و خاڵی هاوبەش کە کۆیان کاتەوە مەسلەی پێترۆ دۆلارەکەیە بۆیە هەوڵ ئەدەن بە هەر جۆرێک بێت ئەم پێترۆ دۆلارە لێک جیا بکەنەوە بۆی کە هیچ تر وڵاتان بە ناچاری ئەم دۆلارە تەزویرە قبول نەکەن و دەرخواردی جیهانی نەکەن و جیهانی پێداگیر نەکرێت و بنەماڵی ئالی سوعود بۆ کورسەکەی خۆیان یعنی گەورەترین خیانەتیان لە مرۆڤایەتی کردووە بەداخۆ کەسیش باز ناکەن بەڵێ کاک فواد سڵاوت لەبێ سپاس بۆ ئامادەبوونت ڕاستیەکەی من پرسیارێکم هەیە ئایا ئەم ڕووداوانی کە تا ئێستا بەهۆی کۆڕۆناوە ڕوویانداوە کاریگەریان لەسەر ئابووری هەموو جیهان داناوە بەڕای جەنابەت هیچ وڵاتێک هەیە کە لە ئێستاە قازانجمەند بێ نەک زەرەرمەند بەم ڕووداوانە بێگومان نەخێر یەک تاکە وڵات نییە یەک تاکە شخص نیە ینی شخصەکان بە پەنجەی دەست ژمێردنەوەکو تاکەوانێک کە ماسکیان فرۆشتووە ئەوکەی کە با بڵێن ئامازۆن قازانجی کردووە ئەمانە وەکو ئەوەیە ئەڵێ مشتێک لە خەرمانێک بێت ئەمە کەمەس بە تریلیۆنەها ببینین زەرەر و زیان بە جیهان کەوتووە
ئێمە ناتوانین چەند کۆمپانیایکی بچووک یان چەند ماسکە فرۆشێک بکەین بە ئامەر ئەمە لە ئابووریدا ئەمە حسابی بۆ ناکرێت لە کاتێکە ئێمە ئەگەر حسابی بەس ئەڵمانیات بۆ بکەم ئەگەر کاتم پێ بدەیت ئەبینی لوفتانزا کە گەورەترین هێڵی فڕۆکەوانی ئەوروپایە ئێستا داوای لە حکومەتی ئەڵمانیا کردو ئەگەر بێت و بەهانەمەوەنەی من ئیفلاسبوونی خۆم ڕائگەێت شەریکاتەکانی BMW ئاودی و پاوپێوانە بە هەمان شێوە ئەوانش چارە دروستکردنیان ڕاگرتووە و لە هەمان کاتدا ئەگەر ئیفلاسبوونی یەکیان هەیە بەڵام چی لەبارەی ئەو وڵاتانەوەی کە کۆنتترۆلیان کردووە بە نمونە چین کە زیاتر باز لەوە دەکرێت لەگەڵەوەی کۆنتترۆلی کردووە کۆمەڵێک چالاکی ئابووری دەستداوەتێکە لە وڵاتی خۆیەوە بۆ وڵاتانی دیکەی دەنێرێت کە ڕەنگە لە وڵاتانی دیکە بەردەست نەبن باز لەوە دەکرێت چین ڕەنگە قازانج بکات لە مەودووە ئایا ڕای جەنابەت چیە لەسەر و بارودۆخ بێگومان قسەکە لە ژمارە درۆ ناکات ئەمە ئەگەر بە ژمارە بیڵێن قازانجی نەکردووە هەرگیز چونکە ئەم جیهانگیریە یعنی کاتێکە زیانێک بە گوندێکی زیانەکەوێت هەر جێگایەک بێت کاردانەوەی لە هەم لەلایەکەی تری جیهانە ئەداتەوە ئەگەر سین نەتوانانی کاڵایەکانی بۆ یەکێتی ئەوروپا بنێرێ بۆ ئیسپانیا و ئیتالیا بنێرێ بۆی کەرنتینەوە بۆی چیکەوە کە چیک بە تەواوی هەموو شتەکانی ڕاگرت بۆ ئەمریکا بنێرێ باشەکان هەرەوە بەرهەم بهێنێ لە ناوە خۆیدا ئەو ناتوانانی کاڵایەکانی ساغ بکاتەوە ئەمڕۆژ بە تەواوی ئەو بازرگانیانە ئەتوانە بڵێم 180 نەماوە 120 ماوە لە ڕووی ماسکە و هەندێک زموزۆڵی تەندروستی و داو دەرمان و ئەنتیڤایرۆسەکانەوە هەیە ئەگەرنا بە شێوەیەکی گشتی ڕاگیراوە بۆ نمونە سیارەکانی ئاودی چەندین سیارەی ئەڵمانی ڕاوەستان بەهۆی نەمانی ئەو کاڵانەی کە لە سینەوە داتن بە تەواوی ڕاگیران بۆیش ئەڵمانی ناتار بوو زۆربەی شەریکاتەکانی ڕاگرتووە کە ئەو شتانەی ئەو موادانەی کە بۆ دروستکردنی سیارە پێویستی بوو لە سینەوە بۆی داتن ئێستا بۆی نایێت بۆیە چەند ماسکەیەک و چەند کارتۆنێک ناردن ئەمە نابێتە دووبارە جوڵاندنەوەی زموزۆڵە بازرگانەکان لە جیهاندا چونکە هێشتا ماوێتی بگەینەوە ئەو مەرحەلەیە چونکە تازە ئێمە لە سەرەتای قەیرانەکان داینە هێشتا زۆرمان ماوە بڵێن زموزۆڵە بازرگانەکان دەستیان پێکردوتەوە زۆر باشە کاکتۆر دیارە ئێستا گەر لە پیاوە قەدیمەکانی ئەمە بپرسیڵێن لە دوای خوا حکوومەت دەسەڵاتی هەیە بەسەر زەویە حکوومەت هەموو شتێکی پێ دەکرێت بەڵام ئەمڕۆ تەکنۆلۆژیا و زانیاریەکان و ینی چاودێرێکی سیاسی ئەگەر لەو پەریگیانەوە لە تۆڕی کۆمەڵاتی شتێک بڵاو بکاتەوە گەنجێکی ئەمە ئاگای لێتی بەڵام ئێستا باز لە هەمیشە دەسەڵاتی سێبەر دەکرێت هەمیشە دەوترێ ئەو حکومڕانانی کە لەسەر وڵاتەکانیان بەڕێوە دەبنەمانە تەنها وەکو داشی دامن دەجوڵێنرێن لە پشتی ئەمانەوە دەسەڵاتێکی دیکە هەیە من دەموێت ئەگەر بەوازەحتر بڵێم باز لەوە دەکرێەوەی کە زیاتر جیهانی بەدەستەوە حکومڕانی دەکەن گلۆبالیستەکان یاخوتەوانی کە بە جۆرە لە جۆرەکان هەلی کتاب و ئاینەکانی دیکەن کە دەستەواژەکە گەربەکان بێنم ئێستادا دیموکراسی خوازەکانن ئایا ئەتوانین بڵێن ئێستا ئەمانە چۆن لەسەر کۆرۆنا دەیانەوێت شەڕی ئابووری خۆیان بکەن لە چۆن ڕوویەکەوە دەیانەوێت بیکەن بە تایبەتی بنەماڵی ڕۆژفێڵد وە خۆت ئاماژەت پێ کرد ئایا ئەمە لە کام بەرەیە بۆی کە شەڕی ئابووری خۆی ئەنجام بدات خۆی من بەهۆی ئەوەی کە لە ئاڵمانە دانیشم باسکردنی ئەو مۆزوعاتە حدێک بۆم نییە وا بە ئاشکرا باسی بکەن بێگومان یعنی چونکە ئەگەر تۆ باسی دەسەڵاتێکین لەسەرەوەی دەسەڵاتدارەکانە بۆیە دەستنیشانکردنی ئەمانە بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا ئاگادار بین بڤەیە مۆزوعێکە کە نابێت ئێمە وا بە شێوەیەکی زەق باسی بکەین ئەگەر زۆر کەس ئەوانێک کە باسی ئەو مۆزوعانیان کردووە ئێستا کە لەو جێگانە ئەژن کە حکومەتەکان دەستیان پێ ناگەن یاخود نازان ئەدرێسەکان لە کوێن دەرێنا چونکە دەسەڵاتی ئەوانە بەڵام ئەتوانم ئاماژە بەو کتێبە بدەم کە بیخوێننەوە کە کتێبێک بە ویلیام گایکارە کە بە ناوی ئەحجار على رقعة الشطرنج ئەتوانن ئەوە بخوێنەوە بە کوردیش هەیە ئێستاکە لە کوردستانە من لە مانجی دوو لە کوردستان بووم لێ دەستم کەوت ئەمە هەموو نهێنیەکان باسی کات کە لە دوای سەردانی ئەلمانیەتەوە کە چۆن شۆڕشی ئەلمانەکان هەڵگیرستان لە ساڵی 1970 بۆ دیاکردنەوەی دین لە دەوڵەت تاکە ئامانشان ئەوە بوو کە چۆن بتوان ڕیبە لە نێو مرۆڤایەتیە بڵاو بکەنەوە و حکوومەتە سەرکردەیەک بکەن بە سەرکردا کە ئەگەر ئیماندارێکی نوێشکەریش بێ بەڵام ڕیباخۆر بێت و خەڵکانێکیش لە کەنیسە و لە مزگەوتەکانە قبول بکەن ئەگەر تەراویح و شەو نوێژیش بکەن بەڵام ڕیباخۆر بێت بەڵام ئەتوانم کاک دکتۆر ببوورە مادام ناچینە ناوە بابەتەوە دەتوانم بڵێم ئەم شەڕی ئەمریکا و چین نییە یا شەڕی دوو زلێز نییە بەڵکو شەڕی ئەم دوو لایەنەیە
کۆڕۆنایەکە نا شەڕ ئابووریەکە کۆڕۆنایەکە شەڕ ئابووریەکە بڵێ لەو کاتەوە شەڕی ئەم بنەماڵانەیە بۆ داگیرکردنی هەموو زەوی نەک بۆ ڕۆژ ئاوا بەتەنیا کات بەداخۆ زۆر ئەڵێن ڕۆژ ئاوایەکان وامان لەکەن ڕۆژ ئاوایەکان نەخر ڕۆژ ئاوایەکان قوربانی یەکەمی ئەم سیستەمەنە کە ئێمە بخۆمان 20 ساڵێکم لە ئەڵمانیا ئەژم ئەوەندەی ئەوان کە قوربانی دەستی ئەو سیستەمەنە ئێمە هێشتا مامان لێ ناوێتوە باشە بۆ ئەگەر سەیری لایەنی با بڵێن لایەنی خێزانی لایەنی تاک لایەنی کۆمەڵایەتی لایەنی دەرونی بکەی ئەم کۆمەڵگانە بە تەواوی داڕماوە بە وڵاتەکانی ئەسکەندە نافیتەوە بە ئەمریکاتەوە بە ئەڵمانیا فەڕەنساتەوە تا ئەگاتە کوردستانەکانی خۆشمان ئێستاکە کە هەمان چگە لاسایەکەنەوە کە مادام لاسای کردووە بینی هەمان دەرهاوێشتەی خۆکوشتن لەباربردن هەڵۆشانەوەی پرۆسە هاوسەرگیریەکان و نەمانی هاوسەرگیری لەدایکبوونی کەم ئێستا کە لە ئەڵمانیا لە 83 ملیۆن کەسە 500 ملیۆن منداڵ لەدایکە بێت کە دەبووایە 2 ملیۆن و 400,000 منداڵ لەدایک بایە یان گەورەترین کێشەی بۆ ئەڵمانە دروست کردووە کە ئەڵمان سێشان ئەڵێ هیندەزیت دوو کۆنف واتە منداڵان دوا ڕۆژن بەڵام ئەڵێ کوا دوا ڕۆژمان کە دوا ڕۆژمان نەماکەواتە ئەڵمانیا با بڵێن باسی ئەڵمانەت بۆکەم کە فەقەراتی ئەوروپاشە ئەڵمانیا ئەڵێ دوو مشکلمان هەیە قەرزی زۆر منداڵی کەم بۆ چونکە قوربانی یەکەم قوربانی دووەمن یەکەمیش ئەمریکایەکان قوربانی یەکەمن ئەوجە ئەوروپایەکان ئەوجە ئێستا ئێمەی مقەلید کە لاسای ئەوانەکەینەوە هەمان دەرهاوێشتە لە خێزانەکانمان لە تاکمان لە خێزانمان لە ئابووریماندا هەمان کێشەمان زۆر باشە کاک دکتۆر شتێکی دیکە کە زۆر جێگەی پرسیارە بەڵام هێشتا ڕەنگە بەڕوونی پشتڕاست نەکرابێتەوە لەم سەردەمی کۆرۆنا و سەرهەڵدانی کۆرۆنا بە شێوازێکی تون لە هەندێک لە وڵاتی ئەوروپا جوڵەی هەندێک سوپا و چەکی بەهێزی سەربازی دەبینران کە جوڵەیان پێدەکرا ئایا ئەمانە چە پەیوەندیەکیان هەیە بە ئابووری وڵاتەکانەوە کە زۆر ڕوون و ئاشکرایەکە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا زیانێکی زۆری ئابووریان بەر بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە بەرکەوتووە و ڕێکارەکانی خۆپارێزیان تون کردوێتەوە بەڵام دەبینی لەلایەکەوە درەنگ قەدەغەکردنی هاتوچیان ڕاگەاندوە لە هەندێک شوێن هەڕایان نەگەاندووە بەڵام دەبینی جوڵەی سوپایی بەهێز منەظام و چەکی قرس جوڵەی پێدەکرێت ئایا ئەمە تا چەندە پێوەستە بە شەڕی ئابووریەکەوە خۆی کاتێکە ڤایرۆسەکە بڵاو بووە گەورەترین زیان کە با بڵێن هێرشکرا سەریان خەستەخانەکان بوو خەستەخانەکان نانەتوانێت وەڵامی ئەو هەموو نەخۆشانە بدەنەوە حکوومەتەکان بە ناچاری دەبووە لە ماوەیەکی زۆر کورتدا دەبووە خێمەیان دروست کردبا لە پێش خەستەخانەکانە بۆ دانانی قەڵەوێرە و لەگەڵ قەڵەوێرەی بە ئۆکسجین بۆی کە ئەو نەخۆشانە چارەسەر بکرێن لە خەستەخانەکان جێگان نەئەبووە ئیتر عسکرێکی یەکجار زۆر تا ئەمڕۆکەش لە پێش خەستەخانەکانی فەڕەنسا و ئیسپانیا و ئیتالیا خێمیان هەڵداوە هەموو سەربازەکان لە خزمەتی خەستەخانەکاندا جولیان پێکراوە بەڵام بەشێکی شاراوە هەبوو کە بەڕاستی هەندێک چەک و تەقەمەنی سەقیلە با بڵێن جم و دۆڵی پێکرا ئەمە جیاواز بوو لەو جم و دۆڵە سەربازیەکان بەڵام سەقیلەکان هەندێک بەڵام بە 100% ئەو قسەی ناکەم بەڵام قیلە وەقالەیە گوتیە هەندێک ئەڵێن ئامادە ئەکرێن بۆ شەڕی سین و ئەمریکا لە داهاتوودا چونکە تەڵال ئەبوو غەزا لە خۆتان ناسن کە کابرایەکی فەڵەستینیە ئەو پێشبینی ئەکات کە لە پێش مانجی نۆدا دەنجی نێوان سین و ئەمریکا دەست پێ بکات ئەگەر بە جوورە قسەکانی ئەو بێتن ئەگەری هەیە ئەم عسکەرانێک کە جولیان پێکراوە کە بەشێکی زۆری لە ئەڵمانیادا هەنە تا ئەمڕۆکەش گەورەترین خەستەخانەی ئەمریکی دیانی لە ئەمریکی لە ئەڵمانیایە و سەربازش زۆریشی هەیە بۆ سەربازەکانی ئەگەری ئەوە هەیە بۆ ئەوە ئامادەی کرد بێت لە بە جوێرە قسەکانی تەڵال ئەبوو غەزالە ئەگەنا بەخۆم هیچ معلوماترم دەست نەکەوتووە جگە لە قسەکانی تەڵال ئەبوو غەزالە کە ئاماژەی بەوە کردووە ئەگەرنا ئەو سەربازان کە کاریان پێکراوە جولیان پێکراوە من بەخۆم تێژینۆم عنی لێکۆڵنەوەم کردووە بەوەی کە بۆ یارمەتی خەستەخانەکان جولیان پێکراوە بەڵام ئەوەی تریشە وەکو باسم کرد ئەم ئەگەرە هەیە بەڵێ کاک فواد ئێستا لە کوردستان وای لێ هاتووە بارودۆخەکە کاتێ باسی موچە دەکەی هەندێک کەس دەڵێن مەبەست چیە تا بیرەکەوێتەوە موچە چیە و مەعاش چیە واتە بە شێوەیەکی زۆر خراپ لە دوای بڵاوبوونەوەی کۆڕۆناوە ئابووری کوردستان تەپیوە و دەرئەنجامەکانی دەرکەوتووە یعنی بەپێی ئەوە بێ ئێمە دەبینین ڕەنگە بەرەو خراپتریش بڕوە ڕای جەنابەت چیە لەسەر کوردستان یاخود با بڵێن عێراقیش و ئایا پێویستە عێراق یا کوردستان چی بکا بۆ ئەوەی تا ڕادەیەک
جێگەی بگرێتەوە و بارودۆخەکە هێندەی تر خراپ نەبێت. خۆی ئەم کێشەکە باسم کە کێشەی ڤایرۆسی کۆڕۆنایە کاریگەری لەسەر هەموو جیهان هەبووە. ئەمریکا و ئەڵمانیا ئەوانش بەخۆشیان نازان چی بکەن تاکە ڕێگای کە دۆزیوێتیانەوە ئەوەیە کە قەرزیان کردوە. ئەڵمانیت بۆ باز بکەم ئەوەی ئەمریکا خۆتان بیتەن 2 تریلیۆنی لە بانکی احتیاطی ئەمریکی با بڵێن لە بنەماڵی ڕۆتشیلد با بڵێن قەرز کرد بۆی کە سەنەداتی دانێت پێفرۆشتن. ئەمە ئەڵمانیاش بە هەمان کاتە لەمان کاتدا بینی 1 تریلیۆن دۆلار ئێڕۆی قەرز کرد بۆی کە بتوانێت ئەو شەریکات و کۆمپانیایان خەڵکەکەی دانیشتوانەکەی زیانیان بەرنەکەوێت کە میشەشێکم لێرەدا پارەیەکی یەکجار زۆری خستە ناو جیفانی خەڵکەوە بەچی بەوەی کە بە قەرزی درێژخایەنی چەندین ساڵ کە پێش ئەم کۆڕۆنایە ئەڵمانیا 380 ساڵی داهاتی خۆی خواردبوو با بڵێن قەرزدار بوو بەم تریلیۆنەش بێگومان لەوانەیە چەند ساڵێکی تری بکەوێتە سەرە. بۆیە بینی کوردستانیش ئەم عێراقیش بامان شێوە ئەم ڕێگای لە پێش یان ئەوتە قەرز بکە کە لەوانەیە قەرزی پێ نەدەن سندوقی نەقدی دووەلی یان ئەوتە سەنەداتی حکومی بفرۆشێت یاوتە زەریبە لە خەڵک بۆ بگرێت کە ئەمەش ئاستەما وەکو ئەوروپا و ئەمریکا چۆکەوانە خەڵکیان تا حەدی توانێت دەستەمەوە بکەن و وەزەریبیان لێوەربگرن زەریبیان زیاد کردووە. بۆ نمونە لە 2009 کاتێک کە گۆڵدمان ساکس ئیفلاسی کرد ئەنگلا مارکل ئەو کاتە لە بەس لە ساڵی 2009 170 ملیارد دۆلاری قەرز کرد لەگەڵ ئەوەشە زەریبەی لە 116 گەیاندە 119 ئەم زەریبەی زیاد کرد لەسەر خەڵکە با بڵێن ژیانی خەڵکی قورس کرد لە هەما کاتیشدا چەندین بنکەی حکومی هەبوو وەکو ئەو ئاوڕۆ و کارەبا ئەوانەی فرۆشت کردە کارتی تایبەتەوە بۆ لەم ڕێگای چەند ملیارێکی دەست بکەوێت بۆی کە ئەم ئیفلاس بوونەی خۆی تا چەند ماوەیەشتر ڕابگرێت تا ئەمڕۆکە با بڵێن. بۆیشە لە بەردەمی هەم حکومەتەکان ئەم بژاردانە هەیە یان ئەو سەنەدات بفرۆشێ یان لە سندوقی نەقدی دووەلی و بانکی دووەلی ئەوانەی کە بەشدارن لەوێدا قەرز بکەن یان ئەوتە زەریبە لە خەڵک وەربگرن و ژیانی خەڵک قورس بکەن کەواتە لەم سێ ڕێگایە زیاتریان نییە. دەست بۆ احتیاطاتی نەقدی خۆیان بدەن ببەن بە تایبەتی لە عێراق جگە لە احتیاطاتی نەقدی هەندێک ئاڵتوونی باشی هەیە. ئەوەی کە بزانم 96 تن زێڕی هەیە ئەم 96 ئەمە ناکاتە کە باسیەکەن ناکە مشتێک لە خەرمانێک وەڵامی ئەو هەموو ملیارە ناداتەوە کە ماگانە نزیکەی زیاتر لە 2 ملیار نەقسی هەیە تەنها بۆ موچە ناتوانێت ئەو هەموو ملیارە بەو چەند تەنە زێڕە بداتەوە. ئەڵمانیا بە حساب ئاگادار بە کە ئەمە بەداخەوە زۆر کە زوازانی ئەڵمانی یەدەجی زێڕی زۆری هەیە کە 3833 تن زێڕە ئەمە ئەوەشتان حەز دەکەم ئاماژەی پێ بکەم ئەڵمانیا ئەم زێڕەی نییە کە دەرخوارد ئەدرێن لە قوتابخانەکان و لە مێدیاکان کە گوایە ئەمە ئەڵمانیا ئەوەندە یەدەگە زێڕی هەیە. ئەمە پەیوەستە بەو ئاشکراکردنەی چارلی دیگۆڵی ساڵی 1965 کاتێک کە کەشفی کرد ئەم دۆلارە زێڕی لەگەڵدا نەدراوە ئەو وڵاتانێک کە قەرزیان کردبوو ئەم خەرزەیان بۆ نووسرا وەکو پاشەکەوتەکەی مۆزەفەکانی کوردستان ئەڵمانیا ئەوەندەی کە قەرز کردبوو بە گوێرەی پەیماننامی برێتن ووت 3833 تنی بۆ نووسراوە لەو کاتەوە ئەم زێڕی بۆ پاشەکەوت کراوە کە ئەمە کراوە بە منهەج لە کتێبەکان و لە مێدیاکانە ڕۆژانە ئەبینم کە بابلێن بەزەکە باسی یەدەجی زێڕی وڵاتەکانەکەن ئەمەش دێتە بەرتایم بەڵام نازان ئەمە پاشەکەوتە ئەمە نەک هەبوونە ئەوەی عێراقیشە 96 تنی هەیە ئەویش ئەگەر هەیبێت تەنها بابلێن مشتێکە لە خرمانێک ناتوانێت وەڵامی ئەو هەموو نەقسە بداتەوە کە تووشێ بێ ماگانە تەنها لە موت هەیە. کاتۆر لێرە قسەیەک هەیە زۆر ڕووبە دەسەڵات دەکرێت لەوەی کە کاتێکە قەیرانەکان دێتە پێشەوە دەڵێن بڕۆن پارەکانتان لە وڵاتانی دیکە بهێننەوە. دیارە بەپێی راپۆرتێک لە 2007 تا 2015 نزیک بە 315 میلیارد دلار پارە لە ڕێگەی سپیکردنەوە دۆلار لە عێراقەوە چووەتە دەرەوە. ئایا ئەمە بە ڕێگە چارەی چوارەمی ژەژمار ناکرێت لەوەی کە پارەکان لە دەرەوە بێنرێنێتەوە بۆ ناوە بۆ چارەسەرکردنی قەیرانی دارایی؟ کەسمان لاریمان لە گەندەڵی ئەم حکومەتانە دیە بابن ئەگەر بژن حکومەتێم وابی تاوانێکی گەورە بە وشی حکومەتەکەین چونکە کاڵی حکومەت ئەبێ بەڕاستی خەڵکانێک ئەمینداری ئەم پارە و ئەم داراییە بن کە بەڕاستی دەستپاک بن بەڵام بۆیشە یەکێکە لە نیشانەکانی آخر زەمان کە وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی إذا وسد الأمر إلى غير آلية فانتظر الساعة كاتێک کە دەسەڵات کەوتە دەستی ئینسانی ناشیاوە فانتظر الساعة ئەمە چاوەڕێی ڕۆژی قیامەت بکەن ئەمە یەکێکە لە نیشانەکانی آخر زەمان ئەم دەسەڵاتدارانەی هەموو جیهان
کە وڵاتیان لەسەر ڕیبا و قەرزێکە بنیادناوە جگە لە خواردنی بە ملیارەها دۆلاری منداڵی نەوەی لەدایک نەبوو خۆشە وڵاتی خۆشمان یەکێکن لەو گەندەڵکارانەی جیهان بەوەی کە وڵاتیان لەسەر قەرز و ڕیبا بنیادناوە و خۆشیان کردوتە بە بەڕێوەبەری ئەم کۆمپانیانەی کە لەقێکیان لەوێن دەرا وەکو لەقی کۆمپانیەکانی تەلەفۆنات بێت ئیتر ڕێگاوبان بێت ئیتر ئیکسۆمۆبیل بێت هەرێکێ لەو لەقانێکە هەنە بانکەکان بێت ئەمانە مۆزەفی ئەم بانک و کۆمپانیانەی جیهانە کە حکمی هەموو جیهانەکەن بۆشە بێگومان ئەو هەموو ملیارانە لە جیرفانی خاوەنەکانیاندایە کە بە خۆیان با بڵێن ئەگەر وشەکەم حقیقەتە بەڵام ڕقە کۆیلەی دەستی کۆمپانیا بانکان بۆیە هەر لە جیرفانی خاوەنەکانی خۆیاندانە ئەوەش ئاستەمە بتوانن لە جیرفانی خاوەنەکانیان داوا بکەنەوە چونکە لە دەمی حەزیادایە ئەم پارێ ئەمە بۆیە دەبێ ئەمە یەکلا بینەوە کە دەرهاتنی ئەم پارێ مەحاڵە ئەبێ دەستی لێ بشۆینەوە. زۆر باشە کاکتۆر دیارە کۆرۆنا یاریەکی با بڵێن جددی ئابووری خستە نێوان وڵاتانەوە بەڵام کاتێک کە سەیری ئێران دەکەین ئێران بارودۆخی ئابووری خۆی خراپ بووە لە ئێستادا بۆی ڤایرۆسی کۆرۆناوە خراپتر بووە تەنانەت هەندێک گەماروی زیاتری بەسەردا سەپێنراوە بەتایبەتیەوە تا ئەمریکا ڕێگری دەکرد لەوەی کە قەرز وەربگرێت لە لایەکی دیکەوە ڕێگری دەکرد ڕێکخراوی تەندروستی جیهانی هاوکاری پێ بدات ئایا بارودۆخی ئێران لەم دۆخەیە لەم شەڕ ئابووریە جیهانیە گەورەدا هەم لە نێوان بنەماڵەکان و هەم لە نێوان زلێزەکاندا چارەنووسی ئێران بەرەو کوێ دەڕوات؟ خۆی ئێران مەسەلە ئێران دوو کێشەیە لەگەڵ ئەمریکا خودی حکومەتی ئەمریکا کێشەیەکی ناوچەیی هەیە لەگەڵ یەکان بەڵام خاڵی هاوبەشیشان هەیە خاڵی هاوبەشی نێوان ئەمریکا و ئێران ئەوەیە کە ومەتێکی ئیسلامی سوننە دروست نەبێتەوە لەوەیە کۆکن کە زۆر کەس ئەمە دووشتە لێک جار ناکاتەوە لەوەیە لێک سەنگەردانە بۆ لێدانی ئەهلی سوننە ئەجە گروپ بێ تاک بێ شەخص بێ مامۆستایش ئاین بێ مادام کاریگەری هەبێ و هەوڵی یەخستنەوەی ومەتی ئیسلامی بدات ئەتێتە ناو لیستی ڕەشە لە هەردوو لایەنەوە بەڵام لە سیستەمە جیهانیەکەیە ناکۆکن بەوەی کە ئەمریکا ئێبا بڵێن ئێران تاکە وڵاتە لە دوای پەنجوێ لە کۆریای باکوورە کە قەرزداری سندوقی نەقدی دووەلی نەبووە با بڵێن تەسلیمی سیستەمە ئابوورە جیهانیەکە نەبووە بۆیشە گوشاری لەسرە بۆی کە ئەبێت قەرز بکات وەکو وڵاتەکانی تر بۆی کە لە ڕێگای سندوقی نەقدی دووەلیەوە ئەم وڵاتە بکەوتە ژێر ڕکێفی خاوەن دۆلار و خاوەن دراوەکانی جیهان باشە ئێرانیشە بێگومان تا ئێستا لە ململانێدایە لە خاڵە هاوبەشەکەیە هاوسەنگەرن بەڵام لە خاڵە سیستەمە جیهانیەکەیە ناکۆکن بۆیشە ئەوان ئەمریکا با بڵێن ئەم لە گەردەنیە ئەو ئابووری لە گەردەنیە توون دەکات بۆ ئەوەی کە بە ناتاری یان ئەوتە تەسلیم ئەبێت یان ئەوتە خەڵکەکە لە هەژاری و لە فەقیری واتە بە وەرگرتنی قەرزگیری تەسلیمی و سیستەما ئابووریە جیهانیە دەبێت بێگومان سەرەتایەکە ئێستا داوای 5 ملیاری کردووە داواکردنی ئەم 5 ملیارە بەڵام لە ڕابردوودا گەرە زموری نەبوو بێت و گەورەترین شەڕی لەگەڵ ئەمریکا تەسلیم نەبوونە بەم سیستەما ئابووریە ئایا خۆ ئەمریکا ئەمەی دەوێت کە تەسلیم بێ بۆچی ڕێگرە لەوەی کە 5 ملیار دۆلارەکە قەرز وەربگرێت ئێران ئەخر کێشەکە لێکواندا ئێستا ئەمریکا با بڵێن کێشەکەی لەگەڵی هەیەدا هەیە بەڵام سندوقی نەقدی دووەلی خۆی ئەمریکانیە بەڵام ئەو ئەڵێ ئەگەر بیتێتی ئەو ئەژێتەوە ئەم نامێ بژێتەوە ئەمێ میلەتەکەی ڕابپەڕێ ئەمێ ئۆپۆزۆسیۆن ڕاپەڕین بکات بشی لە ناوی باتکەواتە ئەمریکا تەکێک بەردەستا هەیە کە بتوان بە لە ڕێگای ئەو مانەکەی خۆی لە ناوی ئەویش ئێوە لە ڕێگای سندوقی نەقدی دووەلیەوە گەردەنی بگرێت باشە کەواتە هەردووشیان ئەگەری ڕاستیان هەیە هەدەف بپێکرد یعنی گرنگ پێکانی هەدەفە بەزەتر لە قەیمکردنی گەردەنی دابێت یان ئەوە تا بە حەسار اقتصادیەکەی بۆی کە میلەتەکەی ڕابپەڕێت زۆر باشە کاکتۆر دەرفەتی کەممان ماوە دەمەوێت بزانم دیارە دەسەڵاتی هەر وڵاتێک پێوەستە بە ئابووریەکەیەوە بەتایبەتی چونکە ئەگەر هەرچەندە ئابووریان بەهێز بێت دەتوانن لە ڕووی سەربازیشەوە بەهێزتر بن یاخود لە ڕووی حکومڕانیەوە بەهێزتر بن ئایا کۆرۆنا لە ئێستاداکە زیانێکی زۆری بەر وڵاتانی ئەوروپا و ئەمریکا بەتایبەتی گەیاندووە ئەگەری لاوازبوونی دەسەڵاتەکان یا وڵاتەکان لە ئارادا هەیە کەی ئەمە دەبینرێت چکە زۆر جار دەوترێت لێکدانەوەی سیاسی کە بۆ کۆرۆنا دەکرێت دەڵێ کۆرۆنا هەندێک وڵاتی زلهێز یا بەهێز بێهێز دەکا هەندێک بێهێزیش بەهێز دەکا چی دەبینی لەو ڕووەوە کەی ئیدی ڕەنگە کاریگەریەکان بەڕوونی دەربکەون خۆی ئەمە
ئەگەر بێت و خەڵک هۆشیار بێت یان سەرکردە هۆشیار بێت بێگومان ئەتوانین لە قەیرانەکانە گەورەترین قازانج بۆ لای خۆی ڕابچێشێت بەڵام ئایا تا ئێستا چەند سەرکردەمان هەیە کە بەڕاستی درێک بەوە بکات کە ئێمە لە بەردەم داڕمانێکی ئابووری گەورەی جیهانی داینە زۆر کەمیە یەک لەوانە کە پۆتین هەست پێکات بۆیە زێڕێکی زۆری کڕیوە بۆی کە لە نێو قەیرانەکەدا بۆی کە سوودمەند بێت سین بە هەمان شێوە ئەردۆغانیش بە هەمان شێوە کڕیوێتی با بڵێن ئاگادارم چەند ماوەیەکە ڕووی لە زێڕکردن کردووە چونکە خۆیان ئامادە کردووە بۆ ئەم قەیرانەیە ئەوانەی کە هۆشیارن بێگومان سوودمەند ئەبن بەڵام ئەوەکانی تریان هەمویان زەرمەندن و قەرزێکی یەکجار زۆریان لەسرە بۆ نمونە ئەمریکا 24 تریلیۆن قەرزدارە ئەم بەس قەرزی دەرەوەیان ئەڵمانیا 7 تریلیۆن قەرزدارە کۆی قەرزەکانی کۆی قەرزەکان 7 تریلیۆن قەرزدارە کەواتە ئەو وڵاتانی کە زلی هێزن بەهۆی ئەو قەرزەی زۆری لەسەریاندا و میلەتەکانیشان لەسەر قەرز پەروەردە کردووە کە من نیشانم داون 13 تریلیۆن و نیو دۆلار دانیشتوانی ئەمریکا قەرزدارە دانیشتوانی ئەڵمانیا 4 تریلیۆن قەرزدارن کەواتە ئەم وڵاتانە لە کاتی قەیرانە دارمانی قەیرانەکە دارمانی ئابوووریەکە بێگومان زەرمەندی یەکەم ئەو وڵاتانی کە زۆرترین قەرزیان لەسرە بۆیشە بین عێراق و کوردستانیش قەرزێکی زۆریان لەسرە کەواتە ئەوانیش درچیان بەوە نەکردووە کە قەرز نەکەن یاخود هەرنە لەسەر قەرز وڵات بنیاتن نەنێن بۆی کە حسابی قەیرانە داراییەکان بکەن میلەتیش ئەبین ئەم وڵاتانە قەرزداری کێن کە جەنابتە فەرمووی ئەمریکا ئەوەندە قەرزدارە ئەڵمانیا ئەوەندە قەرزدارە قەرزداری کێن بەڵێ قەرزدارێکی کە باسم کرد ئەمریکا لە ساڵی 1930ەوە قەرزداری بانکە زلهێزەکانی جیهان کە هی بنەماڵی ڕۆتشیلد بوو باشە لە دوای ئەوە کە بانکەکانی جیهان کە دامەزان لە ساڵی 1920 کە هەر پێنج کوڕەکەی ڕۆتشیلد بوون لە ئیتالیا و نەمسا و فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا کە دامەزران ئەمانیشە لەوانیان قەرز کرد لە سەردەمی ناپلیۆن بوناپەرتەوە کوڕێکیان قەرزی ئەدا بە فەڕەنسا کوڕێکیان لە ئەم بەریتانیا قەرزی ئەدا بە بەریتانیا بۆی کە لەم شەڕە بەردەوام بێت لە دوای ئەوە لە دەنجی جیهانی یەکەمیشە ئەبینی کە پێش دەنج جیهانی یەکەمە ساڵی 1940 کە هەڵگیرتە بەڵام لە سێزدەیە کە باسم کرد بانکی احتیاطی ئەمریکی کەوتە بەردەستی بنەماڵی ڕۆتشیلدەوە ئەمریکا لەوانی قەرز کرد لە دوای دەنج جیهانی دووەمیشەوە بینی بانکی دووەلی سندوقی نەقدی دووەلی دامەزران کە 34 وڵات قەرزیان کرد هەتا ئەمڕۆکە لەم دوو بانکەیە جگە لە بانکەکانی ناوە خۆش وەکو بانکی وەکو بانکی دویچە بانک و وەکی گۆڵدمان سایکس و لێمان برازەرس و ئیتر بانکەکانی ترێکە لە جیهاندا هەنا وەکو لۆندۆن ئۆف سیتی هەر وڵاتە و لەو بانکانی ناوەخۆ و جیهانیەکان و بانکە گەورەکان قەرزیان کردووە جگە لە کۆمپانیاکانی ناوخۆشە قەرزیان کردووە. زۆر باشە کاک فواد زۆر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی کاتێکی خۆش. بینەرانی عزیز بەم شێوازە بە یەکجاری هاتینە کۆتایی بەرنامەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ کۆڕۆنا بە یەکجاری کۆتاییمان پێهێنا چونکە سپاس بخوا لە هەرێمی کوردستان ئیدی کۆرۆنا دیارە چەند ڕۆژێکە تۆمار ناکرێت حاڵەتەکان و ئینشاءڵڵا هەرگیزیش تۆمار نەکرێت بۆی وایە کە سەرکەوتوو بووین بۆیە جێ خۆیەتی لێرەوە زۆر سپاسی هاوکارمان دکتۆر هاوکار خەلیل پزیشکی پلە بڵند بکەین کە لەم ماوەی کۆرۆنادا لەم بەرنمەیەدا ئەزیەتی کێشاوە لەگەڵمان ئامادە بوو هیوادارین گرنگەوەی بەرنامەکان جێگای خۆی گرت بێت ئیسپادێکی بە هاوڵاتیان گەیان دەبێت ئینشاءڵڵا. سپاس بۆ بینەرانیش سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە کۆنتڕۆڵ کە هەمیشە ماندوو بوون لەگەڵمانەوە هاوکارێکی سەرەکیمان بوون. سپاس بۆتان بینەران تا بەرنامەیەکی دیکە لە بابەتەکانی دیکە لەناو پەیامدا لە خزمەتتان دەگەینەوە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرین ماڵتانەوە هەمیشە تەندروست بن. زۆر سپاس دەکەم.